لە لایەکی دوکانەکەی دانیشتووە و سەرقاڵی ئامادەکردنی پایسکلەکەیەتی بۆ لێخوڕێنی. ئەگەر مامسعدی لە دوورەوە ببینی وا بیر دەکەیتەوە دەڵێیت ناتوانێت لەسەر قاچەکانیشی بوەستێت، بەڵکو زۆر بەباشی پایسکل لێ دەخڕێت و هەموو ئیش و کارەکانی بە پایسکلەکەی بەڕێ دەکات. مامسعدی کە تەمەنی نزیکەی 80 ساڵە، نزیکەی 40 ساڵە بە پایسکل هاتوچۆ دەکات. تا ئێستا ئۆتۆمبیلی لێ نەخڕیوە و وەک خۆی دەڵێت تا ئێستا هیچ کێشەیەکی تەندروستیم بۆ دروست نەبووە و بەهۆی پایسکلەکەی لەشێکی ساغ و تەندروستی هەیە. پاسکلی خوڕی من بەخۆم کە موالی 1943 کە عسکەرم لێرە عسکەرم تەبیعی ئەمن ئەکەم عسکەرمان لە هەولێرێ بوو پاسکلم و بە پاسکلی هات چۆم دەکرد دەچوم معسکەری لەمە معسکەری ئەم لە ماڵ و ئەم ڕۆژە بەیان نێمەڕان بە پاسکلی هات چۆم دەکەڵەوە معسکەری ئێدی نەک لە پێشتریش پاسکلم هەداش مەسەل عسکەریم لێرانە لەبەر ئەوەی چونکە ئەمە گەم عسکەرمان لێرە بە پاسکلی هات چۆم دەکرد تورمێر نەبوو زمانی خۆش لە زمانی 65 و 64 و 6 ئەم تورمێرە نەبوو حتا تورمێر نەبوو سواری بەس مەستەحە بوو مەستەحەها يخو من بانيان مثلا ساعات حبدا بقى لما عسكري عازر بامه يعني لما عسكري عازر مهوان بعض الدار مثلا اقد دوام شو ما يعني مثل دم عارف خبش شو انا شو ما شو يخ من جيكم دانا بشوي داد بفاسي داد خو ترمي شوينيه انا ورا باسكي لو اختي تحتاج باسكي داشو ده بس حتى خو من كبريان من سواري ترميري نبم ترميري استفاده ترميري ناكم مش ترميري بكر كمان ناي اما لبازار تا ديمير انا بعد دقيقه 20 دقيقه ديمير بترمي بنفس عجلاك ميران لا بازار سوق لا اخذ درجه قاربه تامه باش الفاصله كم مصرفي كما اولا زعدي بيزناك اولا يعني الريناك الفاصله كم او مصرفي ترمي ده خوره فاصله ناكر فاصله مصرف شيء بس سوكا خفيفه ريناك ديمنش زور اسانه ديودشي بهاوين بستان ها شو دكن باران بخو بفرش بمهر شو دكن انا التحسين لناك بس ساعات سنه مالي بريدك يتسند دقيقه دریم ما لإسكان زور أجر زور تأخير بمدة دقيقة بدأ دخل لإسكان يوم إيران يبقى خو بتوني بدأ دخلناكم إيران دخل بعد دقاتي نعوذ أول مثلا أدى كلام فاصلة كلام آسان ترى وخفيف ترى ومصرفي كم تريش خشي منه مامسعدی خەڵکی شاری هەولێر و دوکانی پایسکیلی هەیە لە بازاڕی پایسکیل فرۆشانی هەولێر. هەموو ڕۆژێک بە پایسکیلەکەی لە ماڵەوە دێتە سەرکارەکەی و دەڕواتەوە. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.